جارێکی تر سڵاو وەک پێشتر ئاماژەمان پێەیە لە پرۆگرامی پێشترا ئێمە بەردەوامین تا ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی پێهێنین. وەک لای هەمووان لای هاوڵاتیان لای خەڵکی ئاشکرایە حکوومەتی هەرێم پشوێکی سەرتاسەری بێجیاوازی بۆ هەموو چوونی و توێژەکان ڕاگەیاند ئەوەش بەدەر نەبوو لە شارە حیاتەکەی ئێمە شاری سلێمانی. ئەمە لای چەندین خەڵکی چین و توێژی جیاواز ئاشکرایە کە ڤایرۆسی کۆرۆنا چەندە مەترسیدارە و چەندێک پێویستە ئێمە هۆشدار بین بۆ ئەم بابەتە. بەڵام لە پاڵەوەشە خەڵکی هێشتا بەشێکی زۆری ماوە کە تەواو هۆشیار بێتەوە لەوەی ڤایرۆسی کۆرۆنا چەندێ مەترسیدارە. ئەمڕۆ ئەپرسین لە خاوەن نانەواخانەکان لە خاوەنی سەمونخانەکان لەو دەرمانخانانەی کە ئێستا کارەکەن بزانین ئەوان چۆن بەرەوڕووی ئەم ڤایرۆسا بنەوە و بەتایبەت چۆن مامەڵە لەگەڵ هاوڵاتیان ناکەن لە کاتی جێبەجێکردنی ئیش و کاریان لەگەڵمان بن. بەڕێستان لەم نانەوەیە کارەکەن ڕۆژانە چۆن کاروبارەکانت جێبەجێکەیت و چۆن ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێیەکەی لەم کاتەیە لەخوا بەزیابێ ئەوەی کە خەڵک وەشیار بێ ئەوەی کە لە ڕاگەیاندەکان لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە ناو خەڵکا ببیسترێت یا لە کۆمەڵانی خەڵکی خۆیان لە ناو ماڵەکەی خۆیان کەسێکەیە تەبعاً بەم کەسە بڵێ کە تۆی بێت چی بکەی چی نەکەی. بەڵام ئێمە خۆمان یەک کێشەمان لەگەڵ خەڵکا هەیە کە کەسێک یە بۆ نانەکە ئەباکە و نانابە بەدەستکێشێک و چۆ بۆ مارچێت چۆ بۆ سەوزەکڕین یا بازاری بێەوە کردووە یا ئیشی تری بێەوە کردووە نازانێت لەم مارچێتە کیتر دەستیداوە لەم شتە لەم شوشەیە لەم مەعالەباتە لەم زەرفە لەم پاکەتە پێش ئەو چێ دەستیداوە ئەم نایزانێت دەزانێت لە هەمان پاکەت ئەو ئەیهێنێتەوە بۆ نمونە یە بە هەمان دەستکێش نانەکە ژەباتەوە احتیمالی ئەو ڤایرۆسە بە دەستکێشەکە بچێت لە نانەکەەوە ئێمە خۆمان نەک هەر ڤایرۆسەکە بۆ پێشتر و بۆ دواتر و بۆ هەموو کاتێکی تریش ئێمە ئەو کێشەیەمان هەیە لە ڕووی ڕێنمایە کابێ بە خەڵک بڵێن وەڕاگەیاندەکانی بە تایبەتی یعنی ئەو شتانەی کە ئەخورێ یەکسەری مەعالەبات نەمعالەبات هەڵە چڕێ بۆ نوێی کاتە قابێکیتەوە بەس نانەکە وە گشتێکی کەنێ ئەو ڕێنمایانمان هەیە کە تایبەتە بە خەڵکی بڵێن کە بە دەستکێشەوە پێشەوە بە تایبەتی بێ بۆ نانەکە یەک جاریا بێ بۆ نانەکە بە تایبەتی یا پێشەوە دەستکێشەکەی داکەنێ فڕێبات و تا کاروباری ڕۆژانەی ئێمە لەوە چ بڵێم لەگەڵ کاتی پێشووترمانە فەرق و جیاوازێکی تایە فەرق و جیاوازەکەشمان بە حکمیەوەی کە ئەم ڤایرۆسیە سەکەوتۆتە ئاراوە ئەگەر پێشتر تا چەند ڕادەیەک پاکوتەمیز بوو بێتین ئێستا زیاتر ئەو لەبەرەوە هۆکارە پاکوتەمیز زیاتر ماگرتۆتە بەر هەم لەبەر خاتری مەسلحەتی خەڵک هەم لەبەر خاتری خۆشمان چووکە کە خۆمان لێرە یا بەرکەوتنمان لەگەڵ خەڵکە هەیە. با بڵین بەشێک لە دوکانارەکان دەستنیشانی نەکەین دوکانی چی هەساون بەوەی کارمەندەکانیان بۆ نمونە دوکانی نانەوەکەی بەڕێزێ جیاکراوەتەوە ئەو کەسێک تایبەتە بە وەرگرتنی پارە کەسێک بە دەرهێنانی نانەکە لە کوورەکە بەدەر لەوە هەندێکیان سپرائێن لە پارەکان ئەمەش هۆکارێکی ترە بۆ ڕێگریکردن لەو بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. ئێوە ئەم ڕێوشێنانەتان جێبەجێ کردووە یا خۆ جێبەجێی ئەەکەن یان پلانتان چییە؟ وەڵاهی ئێمە وەکو جێبەجێکردنی پلانی سپراگات تام دقەیەک بێتە باری ڕاستیۆن نەمان کردو بەڵام ئێمە وەکو سافی نانەوەکەمان دەخیلەدارمان هەیە بە تەنیا و بەس تایبەتە بە پارەوەرگرتن تەداخلی ناو دوکان ناکات بەس ئیشی ئەو پارەوەرگرتنە شەلاعەکەمانەوە بەس نان دەرەکات حەقی ئیشی دەرەوە پارەی نییە وە ساگەشمان لە ژوورۆ بە هەماشەوەی خۆشم سەرپەرشتی ئیشەکەم و ئیشی ئەویروگرکەکە لە دەست خۆمایە نەیاڵمیش کەسێک تر بچێ بەلای ئیشی هەویلەکەیە چونکە لەبەرەوە ئیشی هەویلەکە لەوە چ بڵێم لە هەمووی گرنگتر و حەساسرە ئەویانم گرتۆتە ئەسوی خۆم. ئێوە ڕۆژانە کارەکەن لە پاڵبوونی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا ئێوە ڕۆژانە چۆن کاروبارەکانتان بە ئەنجامەگەێنن؟ وەڵایی کاروبارەکانمان بە شێوەیەکی باش بەڕێوەچێت و بە شێوەیەکی باش بەڕێوە بین و پاک و خاوێنێکی باش ئەگرینە بەر و مشتریکێتە دوکانەکەەوە ئاگەمان لێری دەستکێشانەی نییە کە دەستکەش بەکار بێن دەستێن لە شتەکانەوانێ لەبەر پاک و تەمیزی لەبەر سەلامەتی خۆیان و لەبەر سەلامەتی ئەمەش ئیتر ماوەی دوو ڕۆژەدا مەقسە دوکانەکە لەبەر قەرەباڵخی بۆی خوا نەخوازیەکیان نەخۆشی بێتە دوکانەکەەوە شت کڕێ ئەوانی خۆمان تووشی نەخۆشیەکە خەڵک تووشی نەخۆشیەکان ڤایرۆسە لەبەری ڤایرۆسێکی کوشندێ و ڤایرۆسێکی زۆر ترسناکە بەجددی بێ هەوڵاتیان ئاگیان لە خۆیان بێت ئەبێ چەند هەوڵاتیان ئاگیان لە خۆیان بێ ئەوەن هەزار و ناگامە لە خۆمان و لە مشتریەکانیشمان بێ پاک و خاوێنیەکی زۆر زۆر بگرینە بەر بۆ خۆپارێزی لە ڤایرۆسەکەش یەکەم شت پێویستمان بە کەرەنتینەکردنە ئەوش لە هینە لە ئاینی ئیسلامە پێشتر باس کراوە پێغمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ کە تاعون هاتە شوێنێ لێ دەرمەچن و نزیکیش مەکەونەوە لە شوێناگە لە وڵاتی خۆتان نەبوو و ڕێنمایش بۆ هاوڵاتیانەوەیە کە پابند بن بە ڕێنمایە تەندروستەکان دەمامک بەکاربێن و دەستکێش بەکاربێنن و دوورکەونەوە لە شوێنە قەرەباڵغەکان.
وڵای ڕێنمایە تەندروستیەکان خەڵک بەدەست خۆیت توانێت نێتە دەرەوە ئەگەر بۆ شتێکی زۆر زەروری نەبێستە بڵێن ئێمە مناتومەتە دەرەوە شتێکمانەوەی کەڕم هەندێک شتی ڕۆژانە و ئەبێ بگەڕێنەوە ماڵەوە زیاتر لە ماڵەوە بین ئەوە لە مەسلحەتی خۆمانە. ئەم ڤایرۆسێکی بڵاوە ڤایرۆسێکی جیهانیە پێویستە لەسەر هەموو تاکێکی ئەم کۆمەلگەیە کۆگەمە بۆکو کوردستان هەمومان ڕێنمای تەندروستیەکان بکەین ئەوەی کە هەیە بیکەین وەکو دەستکێش و دەمامک بەکاری بێنین ئەو دەستکەش و دەمامکانش کە بەکارێنین ئەبێ هەموو کاتێ بۆ ماوەیەک بەکاری بێنین نەک بە بەردەوام لەبانە تا ئێوارە یا بە دەمانەوە یا لە دەستمانابێ کاتێک کە چوین بۆ پێداویستێک بۆ کڕینی مارکێتێک مارکێتەکان ماتاوەکو بۆ دوای ئەبێ ئەو ماسک و دەمامک و دەستکەشانە لابین بۆ ئەوی کەەوە ئەگەر هەڵگری ڤایرۆسەکە بێ بۆ ئەوی کەەوە جارێکی کە دووبارەکەینەوە و بتوانین خۆمان لەم ڤایرۆسە کوشندێ پارێزین. ئەمەی ئەیبینن یەکێکە لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی بەدەر لە دوکان و سەمونخانە و نانەواخانەکان ئەمانیش ڕێوشوێنی زۆر تایبەتیان گرتوتە بەر لەگەڵ هاوڵاتیانە پێم خۆشە بچین لە نزیکەوە ئەوانیش بدوێنین بزانین ڕۆژانە چۆن کاروبارەکانیان ئەنجامەدەن وەکو بینیشتان کاتێک خەڵکیەت بۆ لایەن بە چ شێوازێک پێشوازی لێکن و بە چ شێوازێک مامەڵی لەگەڵاکەن. ئەم کاتت باش بەڕێستان وەکو پەرستارێک لێرە کارەکەن ڕۆژانە چۆن کاروبارەکانتان ئەنجامەیە بێ زەحمەتجارێ بە فەحسێکی خۆ بکەم فەرموو جیازەکەی لێین دوایەوە دەستی تاقیمەکەین بەس نەخۆشەکە بۆی هێ بچێتە ژوورەوە مرافق بۆی نییە بچێتە ژوورەوە گریمان لێرە دە نەخۆش و 15 مراقبفقەیە و لێرە قەرەباڵغێکی زۆر دروست بووە کاروبارەکانتان چۆن جێبەجێیەکەن یەکسەر بێ زەحمەت چۆرە ناو سیارەکە و یان دوورکەوەرەوە لەوە زیاتر نییە. ئەی شێوازی کردنە ژوورەوەی نەخۆشەکانتان لە هەر دە نەخۆشەکە بەیەکەوە چنە ژوورەوە؟ نەخێشتیوانە بۆ منە بۆ سەیدەلیە چێت دوو نەفەرە چێت عیلاجەکەی وەرەگرێت و دوایەوە دوو نەفەری ترەچێت بەڵێ باشە تەنها ئێوە ئەم ڕێوشێنتان گرتوۆتە بەر یاخود ئەمە سەرتاپا بۆ هەموو نەخۆشخانەکان وەڵی خۆی بە هەموو نەخۆشخانەکان بیکە بە زیاتر ئێمە کردومانە. ئەی خۆتان وەکو پێداویستە پزیشکەکان و ڕێنمایە تەندروستیەکان چۆن جێبەجێیەکەن؟ ئەوەی پێویست کامە جێبەجێمان کردو تاقیمەکەین هەموو شتێکەکەین 24 ساعت خەریشین. ئێمە وەکو میوەفرۆشێک هەڵەسین بە دابینکردنی دەستکێش و دەمامک و ئەنجا دوور ئەوەسین لە خەڵکەکان لەبەرەوەی ئەگەری هەیە ئەو کەسانی کە ئێن بۆلامان ڤایرۆسەکەیان پێوە بێت کەواتە ئێمە خۆمان پارێزین زۆر باشتر پێشەوەی ئەم نەخۆشیە بڵاو بێتەوە ئەمە برنجوشتمان هەبوو بریانیمان هەبوو خواردنی دانیشتمان هەبوو بەس لەوەتەی ئەم ڤایرۆسە بڵاوبێتەوە ترسین خەڵتوشی نەخۆشی بێ لەبەرەوە بە هەمووش ئەمە برنجوش لە شتمان هەمی لابرد حتا مێز و کورسەکانم هەمی لابردووە بەس لەفە ئەفرۆشین هیچ شتێکی ترمانیان لە دوکانەکە بەس لەفەویش یەکسەر ئەین بۆی پێچین و بیا لەگەڵ خۆیان ناڵن دانیشتە و لێرە بیخوا. بەڕێستان وەکو خاوەنی ئەم شوێنە ڕۆژانە لێرە کارەکەن ئیشەکەتان کەمێک هەستیارە تا چەندێک ڕێ شوێنە تەندروستەکان جێبەجێیەکەن لەم بارودۆخەیە. سەرەتا بەخێر بێن هیوای تەندروستێکی باش بۆ هەموو وڵاتیان ئینشاڵڵا هەموو کەس بە دوور بێ لەم پەتە لە ڕاستیە ئێمە بۆ ڕێگرتن لەوە خۆمان ماسک و دەستکێش و کۆمەڵە شتێ بەکارێنین بۆ وەرگرتنی پارەش لە خەڵک شپارە بەم شێوازە لە خەڵک وەرەگرێ ئەی کەسێکە پارەیە سوامە ناینەوە لە کولێرەکە لەبەرێکە دەستکەشمانە دەسابێت دەسەینەوە لە نانەکە و لە هەمان کاتە دەسەینەوە لە پارەکە لەبەرەوە خەمانەوە پارە وەرەگریت وە ڕێگەش دانی کەسیش بێتە ژوورە لە هەمان کاتە لەبەرەوەی هەموو هاتنە ژووری لەوان ئێمە هەویرە شێری لێرەکە ئەنی معارەزە بۆی کە خەڵک لێوە بیگرێتەوە. لە پاڵ بوونی ئەم ڕێوشێنە تایبەتی بەڕێستانە کۆمەڵە لە دوکانداران و خەڵکانی تر سپرای تایبەت بە تاقیمکردنی پارە بەکار ئەهێنن ئەمە خاڵی یەکەم خاڵێکی تریژەوەیە پێشتر ئەگەر جارێک دوکانیان تاقیم کرد بێ و پاکشت بێتیان ئێستا زیادیان کردووە ڕێوشێنی ئێوە لەگەڵ ئەمەیانە چۆنە و چی جێبەجێەکەن؟ ئێمە وەکو تاقیمکردنی پارە تاقیم ناکەین بەڵام دەستنای لە پارەوە تا ئێوارە تاوابین ئێوارێک جارێش بێ دەستمانەشوین و کاتێ دەستنای لە پارە ڕۆژارایی بەردەوامەوەمانی دەستبێت لە پارەوە چکار بۆ پارە وەرەگریت بۆ مەسەلەی شۆردن و پاکردنەوەی دوکانیش پێشتر هەفتەی جارێ بەڵام مەسا لە هەفتەیەکە 3000 دوکان پاکەینەوە ئیشەی و تاخیر بکەین. ئەنی من پارێزگاری خۆم چەند نەگرنگە من بۆ نمونە کەس هاتووە و توێتی لێرە تۆ پێشتر ئەم تاکیان بۆ لە دەستمانی ئەم تاکیان ناکرێ بوون بۆ بوونەگەڵێنەکە
وتمە کاکە من ئەگەر لە ڕووی وجدانی خۆم و پاک و تەمیز نەبم لە ڕووی وجدانی خۆمەوە هەست بەو مەسئولیاتە نەکەم کە خۆم لەو نانەکە خۆم و تۆ لە نانەکە خۆی ئەو کاتە هەم گوناحباری ئەم دنیاش و دنیاشە کێشەکەمان لەوایە ئێمە ئەی ئەو خەڵکانەیەنە لای تۆ تا چەندێک هەستەکەی هۆشیاریان باشە بەکارێنن ماسک دەستکێش زۆر ئێستا هەمویان دەستکێشیان دەساییان دەسای دەمامک زۆریان دەستکێشەکان دەستیان دەمامک و هیوادارین هەموو کەس پابەندی ئەم ڕێنمایانەی تەندروستی بێوەکو ئەمانەی کەوا ئەکرێوەکو دەستکەش دەستکردن و بەستنی دەمامک و ماسک شتەکە لەوە دەرچووە خەڵک بەگاڵتەتی بگە تازە مە شتێکی جیهانیە دەردێکە هاتووە بێ خۆمانی لێ پارێزین ئەو شتانە شتێکی باشن تەندروستە ئەگەر ماسک و دەستکێش بەکار بهێنرێ بەڵام جاری وایە ئێستا وای لێ هاتووە کەمە من دوو ڕۆژە بۆی ئەگەڕێم تۆزە کەمە نییە ئەگەر لە شوێنەکان هەبێ زیاتر خەڵک بەکاری بێنێ شتێکی باشە خۆپاراستن زۆر باشە ئەوە تا حکوومەتیش بە هەموو شێوەک جوهدی تەواوی کردووە و کەم تەرخەمی تیا دیار نییە بەڕاستی جەنابی پارێزگار قایمقام بەڕاستی کاربەزستانی شاری سلێمانی یعنی نمونەن ئەمڕۆ بەڕاستی توانیویانە لەگەڵ بارودۆخەکەیە بەو کەمی پێداویستیانەی لە بەردەستیانە بتوان بگونجێن لەگەڵیا هیوادارم خەڵکیش بە قسەیان بکە شتێکی باشە بۆ خۆپاراستن چونکە سبەینە زەرەرە بۆ خۆمان ئەوەی ببنێم مەعتەجەلو هینەوە جار هیچ قەڵەبارەکەیەک نەماوە تا سێرم جادن 12 نیوە ئێستا کاتی نان خواردنەوە تا کەسی لێ نییە تاک مەگەن نەفەرێ بێت ئەگەر لە کاتێک شەمەسەن دوو کەس بێن ڕەفیق بن ئەڵم کاگەیان ئالیا بۆ سندە بە دەرگا مە لە فەکەتان بۆ پێچمەوە ئێمە دەستانەوە هەموو کاتێکە بەیانیانێ لەسەریش ناو دوکان پاکەینەوانێ پێش دەستپێکردنمان بە ئیشەکە ئەیشۆین و ئەو شوێنانی کە پێویست بێ زیاتر بەرکەوتەی دەستی تیاابێت تاقیمەکرێ شەفتی نیوەڕۆژمان کە لێ ئەبینەوە بە هەمان شێوە کاتی ساحەتمان سعاتێکە یا ساعات و نیوێکە لە ئەسنای ئیشەکەی خۆمانە هەر بە هەمان شێوە ئەویش پاکردنەوەی ترەکەینەوە زایدەن ئێوارانیش کە لێبینەوە وەکو هەموو شوێنکار و شوێن ئیشێک سەر لە نوێ هەمووی دەستەکەین بە پاکردنەوە و شۆردنی ئەو جێگایانی کە بەرکەوتەی تیا بووە. هەتا بکرێ نزیکی یەکتر ڕانەوەسن وەکو ڕێنمایی تەندروستی پێمانەڵێ مەدای نەفرە بۆ نەفرێکتر با یەک مەتر بێ لەوە زیاتر نەبێ و هینا هەتا بکرێ خۆمان دوورکەین لە شوێنە قەرباڵغەکان و بۆ شتێکی زەروریش نەبێ نێنە دەرەوە چکە پێویست ناکە لە ئێستا چارەسەرەکەشی بە تەواوی نەدۆزراتوە و پێویستە خەڵک هەتا توانێت خۆپارێزی لێ بکات چونکە چارەسەرێکی تەواوی بۆ نەدۆزراتەوە بەڵام لە هەوڵان لەوانەشە چارەسەرێکی بنەبڕکردی بۆ نەدۆزرێتەوە باشترین چارەسەر لە ئێستا کەرەنتینەکردنە ڕۆژانە کاتێکمانێت تەقریبی 9 بۆ کاتی ئیسراحەتی خۆمانە بۆ دەست و دەم و چاوشۆردن یا بۆ شتێکە ئەو کاتە هەموو دوکانەکە ئەشۆین ئێمە وەکو خۆمان نازانین بۆ نانەوایتر وەکو خۆمان هەموو دوکانەکە ئەشۆین دوای دەسەکەینەوە بە ئیش جاری شەیەکە بۆ نمونە مناسەبەتێک شتێک بێ ئەوە نییە خەڵک قەرەباڵغ بێنە مەجای شۆردنی دوکانەکەمان نییە ئەوە نابێت ئەو کێشێ بەس وەکو عامەتەن ئەو ڕۆژانێک کە ڕۆ ئیش ئاساییە یا خەڵک ئاسایی هیچ شتێک نییە نۆ بۆ دە ئێمە کاتێکمانەیە ئیسراحەتە ئەو کاتە دوکانەکەش داوا لە خەڵکەکەی نەگە بۆ کاری زۆر پێویست نەبێت نێدە دەرعین تۆ ڕاگەی فەردێ برنجە کڕی فەردی ئار دەکڕی بەشی مانگی کردی بەشی 2 هەفتەی کردی ینی بۆچی لەسەر خۆتی گرانەکەی هیچ شتێک لە ئارایە نییە هەموو دوکانەدا دوکانمانێ بەخوا لە تاویستی هەم دوڕۆژ دوکانمان داخستووە خەڵک هەمووی 100 نەفەر 50 نەفەر لێ هەوەستاوە کارێکی باش نییە ئەو ڤایرۆسە لە نەفرێکا بڵاو بێتەوە بۆ هەمووی بۆ ئێمە بۆ مشتەرەکانی تر داوا لە هاوڵاتیان نەکەین بۆ کاری زۆر پێویست نەبێت نێنە دەرانێ هەموو شتێک هەیە هەش کاتێ شتێکی پێویست بوو بابزان لە کاتی چۆڵا بێت نەک لە کاتی قەرباڵخویستی هەمووی بێکەوە بۆ سێ و هەم خەتەریاتە بۆ سەر ئێمە بۆ سەر ناوچەکەش هیوادارم بە هەردوو لا یعنی چ فرۆشیارەکان و چ کڕیارەکانیش ئاگامان لە تەندروستی خۆمان بێت چونکە ئەمە بۆ خۆمانە زیاتر خۆمان تووشەبین و کەینە دەرەوە دوای ئەڕۆینەوە ماڵەوە خێزانەکانیشمان تووشە بێ هیوادارم بە هەموو لایەک وا بکەین ئەم دۆخە تێپەڕێنین و ئاگامان لە تەندروستی خۆمان و دەوروبەرمان بێت.